پەیمان جەوهەر حەمەداغا مێرگە سووری خاوەن و دامەزرێنەری کۆمەڵگەی تافکارم. کۆمەڵگەی تافکار لە باخچەی ساوایان دەستی پێکرد لە ساڵی 2014 بیرۆکەی باخچەی تافکار هاتەمێشکم دەستم پێکرد. بەداخەوە کاتەکە کاتێکی زۆر گونجاو نەبوو، کاتی هاتنی داعش بوو 2014، بەڵام ئەلحەمدولیلا زۆر بە باشی، زۆر بە جوانی و سەرکەوتووی بەڕێوە چوو و ئەو قوتابخانەیە لە دایکبووی ئەو باخچەیە. Good morning. It's morning, okay. لە قوتابخانەی 450 قوتابیم هەیە، 42 مامۆستایە. ستافی ناو قوتابخانەی تقریباً 63 ستافم هەیە بە وەک ستاف، 42 مامۆستا و ئیدارەیە ئەکادمیە. دەرسەکانمان زیاتر پراکتیزەیە، زیاتر بە عەمەلی دەرسەکان دەگۆترێتەوە. وەک ئافرەتێک هەمان کات زۆر سەربڵندم و زۆر دڵخۆشم کە توانیتم وەک ئافرەتێک بتوانم ئەو سێ موئەسسەیە دابمەزرێنم. کۆمەڵگەی تافکار بە گشتی سیستێمی ئینگلیزیە، بەڵام دەرسی کوردی یاوانەی کوردی هاوشانی ئینگلیزیەکەی دەڕواتە. بەڕاستی زمانی دایک لای من زۆر گرنگە. زۆر گرنگە منداڵەکانم چۆن ئینگلیزی بە جوانی و بە زیرەکی فێربووین دەبی کوردیەکەشیان بەو شێوازە بیتن. ساڵانە ئەمە پۆلێک زیاد دەکەین، زیاتر پۆلی یەکە. پۆلەکانی دیکە بەس پڕ دەکرێتەوە کە نەخستانی تێدا بۆ نمونە هەر پۆلێکی تافکار 20 قوتابی تێدایە. قوتابیەکانمان زۆریان بەڕاستی بە فەخرەوە ئەو قسەیەکەم زۆریان لە دەستی هونەریان هەیە بە هەر شێوازە بێت، وێنە کێشان بی، میوزیک بی، کاری دەستی بی، چالاکیەکانی جۆرا و جۆر.